سینوسینگەی ناوچەی لە بەغدا لەگەڵمانە بێت. ئومێد ئەم کاتت باش و بەر لەوەی بچینە باسی دانیشتنی پەرلەمانی عێراق ئەمڕۆ و قسەکردن لەسەر وردەکاری دانیشتنەکە لە ئێستادا بۆچوون یاخۆد ڕای بەرپرسانی بەغدا لەسەر ئەم دۆخی ئێستا هەرێمی کوردستان چییە؟ بەڵێ سارا سڵاو لێبێ ئەلبەتە ئەمڕۆ دانیشتنی ئاسایی پەرلەمانە و ئەمەوێ بڵێم کە پێشەوە بچینە ناوەڕۆکە ئەوەیە کە لە ئێستادا لایەنە سیاسیەکان بەتایبەتی لایەنە سیاسی عەرەبیەکان لەسەر ڕۆژی هەرێمی کوردستان تا ئێستا بە شێوەیەکی فەرمی یاخود بە شێوەیەکی ڕاستەوخۆ نەڕاستەوخۆ هیچ هەنگاوێکیان نەناوە یاخود هیچ وتەیەکیان دەرنەبڕێ سەبارەت بە ئەو بارودۆخی کە لە ئێستادا لە هەرێمە گوزارێ بەڵام ناوە بەناوە لە نێوان ئەندام پەرلەمانەکانی نێو فراکسیۆنە جیاوازەکانی شیعە و سونێش قسەیەوە هەیە کە دەبێت لایەنە سیاسی عەرەبیەکان قسەی جدیان هەبێت سەبارەت بەوەی کە سەبارەت بەو بارودۆخی کە لە هەرێمی کوردستانە ڕوو ئەداوە ئەمەوێ بڵێم کە لە ئێستا پێشەوەی بێمە پەخشی ڕاستەوخۆ لەگەڵ چەند ئەندام پەرلەمانێکی دەوڵەتی یاسایە قسەم کردووە چەند ئەندام پەرلەمانێکی ئەحرار و چەند ئەندام پەرلەمانێکی هێزە سونیەکان ئاماژیان بۆ کرد کە ئەوان وتەی جدیانە بێت سەبارەت بەو بارودۆخی کە لە ئێستادا لە هەرێم ڕوو ئەدا بەڵام بە شێوەی فراکسیۆن تا ئێستا نەگەیشتنەوە ڕێکەوتنی یاخود بە شێوەی هاوپەیمانەتی تا ئێستا نەگەیشتنەوە ڕێکەوتن تاخود بەیاننامەی فەرمی یا ڕاستەوخۆیان ناڕاستەوخۆیان هەبێت سەبارەت بە بارودۆخەکەی هەرێم و جگە لە وتەی سەلیم جوبوری و سەرۆکایەتی کۆماریش تا ئێستا حکومەتی عێراقی بە فەرمی لەسەر بارودۆخی هەرێمی کوردستان هیچ بەیاننامەیەکی بڵاو نەکردووە لەناو بنای پەرلەمانی عێراقیش هیچ هێزێکی عەرەبی تا ئێستا بە فەرمی بەیاننامەی خۆی سەبارەت بە ڕۆژی هەرێمی کوردستان نەخستۆتە ڕوو بەڵام منەمەوێ بڵێم کە لە ئەندام پەرلەمانێکی دەوڵەتی یاسام پرسی کە ئەوان چۆن ئەڕوانە بارودۆخی هەرێم ئاماژەی بۆ کرد کە لە ماوەی ڕابردوودا هەرێمی کوردستان هەنگاو بە هەنگاو خۆی لە بەغدا دوورەوە کردووە بۆ ئێستاش بەغدا مافی خۆیەتی کە بە شێوەی ڕاستەوخۆ بەشداری لە ئەو کێشانەی نێوان هەرێم نەکاوە ئەبێ هەرێمی کوردستان خۆیان بگەڕنەوە سەر مێزی گفتوگۆ ئەمەوێ بڵێم کە لایەنە سونیەکانیش ڕایان وایە من چەند ئەندام پەرلەمانێکی سونیشم دوان ئاماژەیان بۆ کرد کە لایەنە کوردیەکان واتە حەزب سەرکردایەتی کورد دەتوانێت ماڵی خۆی ڕێک بخاتەوە بۆ پێی کە هەنگاوی زۆر لەمە قورستریان هاتۆتە پێش وەکو شێوەی بە شێوەی بەیاننامە ڕەنگە بەشداری ئەو کێشانە بن کە لە هەرێمی کوردستانان بەڵام بە شێوەی ڕاستەوخۆ فعلی ئاماژەی بۆ کرد کە هیچ بەشداریەکیان نابێ بۆ پێی کە لە ئێستادا عێراق خۆشی لە قەیرانە بەڵێ سارە بەڵێ ئومێد لە ئێستادا ئەم دۆخەی ئێستای هەرێمی کوردستان کاریگەری کردوتە سەر یەک دەنگی فراکسیۆنەکان لە پەرلەمانی عێراق فراکسیۆنە کوردیەکان لە ڕاستیە بەڵێ لە ڕاستیە سارە ئەمەوێ بڵێم کە ئەمە بە فعلی یەکەم دانیشتنە دوای ئەو بارودۆخە یاخود ئەوەی کە لە ئێستادا لە هەرێمی کوردستان گوزارێت تا ئێستا ئەمە یەکەم دانیشتنە لە پەرلەمان بکرێت تا ئێستا ئێمە ڕابۆچوونی فراکسیۆنە کوردیەکانمان نەبیستەوە بەڵام من چەند ئەندام پەرلەمانێکی کوردم دوانوە سەبارەت بەو بابەتەوە بە پێی زانێرەکانی NRT ئەوان هەوڵێکی زۆر ئەدەن بۆی کە ئەوەی کە لە ئێستادا لە هەرێمی کوردستان ڕوئەدا نەگاتە بەغدا ئەمەوێش بڵێن سارە تا ئەم خولەکەی من لەگەڵ تۆدا قسە دەکەم ئەمڕۆ من تا ئەم خولەکەی لەگەڵ تۆدا قسە دەکەم جگەل لە چەند ئەندام پەرلەمانێکی کورد کە بە پەنجەی دەست لە ژمێردێن 4 بۆ 5 ئەندام پەرلەمان کە لە هاوپەیمانێتی فراکسیۆن تەحالوفی کوردستانی بینیم هاوپەیمانێتی کوردستانی کە لە شیعە و کە لە پارتی وێکێتی پێکاتووە هیچ ئەندام پەرلەمانێکی دیکەی کوردم نەبینیوە لە پەرلەمانی عێراق بۆ پێی کە ئێستا دەبێت دانیشتنەکە دەست پێ بکەوە بەر لە چەند خولەکێکش زەنگی دانیشتنە دەستی لێدراوە تا ئێستا پەرلەمانتارە کوردەکانم بە شێوەیەکی فعلی لەناو هۆڵی پەرلەمان و چ لە فراکسیۆنەکانیش نەبینیوە هەڵبەتە ئەمە بۆ ئەگەڕێتەوە پێی زانێرەکانی ئەمە هەندێکیان هەر نەهاتوون بۆ بەغدا و ئەوانەیە هەندێکشیان لە ئێستادا هەوڵێوادن کە یەک ڕیزی فراکسیۆنە کوردەکان لە بەغدا یاخود ئەو کێشانەی کە لە هەرێمی کوردستان نێتە بەغدا بەڵام بە شێوەی فعلی تا ئێستا هیچ بەیاننامەیەک یاخود هیچ ڕابۆچوونێکی فراکسیۆنە کوردەکانیش لەناو پەرلەمان سەبارەت بە کێشەی کورد یاخود کێشەی هەرێمی کوردستان لە پەرلەماندا نەخوێندراوەتەوە بەڵێ سارە واتە ئومێد ئەگەر هەیە کە فراکسیۆنە کوردیەکان سەرجەمیان ئامادە نەبن لە دانیشتنی ئەمڕۆی پەرلەمانی عێراق لە ڕاستیە ئەمەوێ بڵێم کە بەشدار ئەبن چەند ئەندام پەرلەمان هەیە کە بەشدار بێت لەسەر زەمی فراکسیۆنەکانیش بە پێی زانیارەکانی ئێمە بەڵام ئەمەوێ بڵێم بەشداریکردنی کورد لە ئێستادا لەم دانیشتنەی ئەمڕۆ واتە ئەمەی کە من لەگەڵ تۆدا قسە دەکەم ئەمڕۆ تا ئێستا بە ڕێژەکەیان زۆر کەمە وەک ئاماژەم پێکرد هەندێکیان هەر نەهاتوونەتە بەغدا لە هەرێمی کوردستان ماونەتەوە و هەندێکیان دوێنێ شەو کاتژمێر هەش بۆ نۆ گەیشتونەتە بەغدا بەڵام تا ئێستا نەهاتوونەتە بینای پەرلەمان و بە پێی زانیارەکانی ئێمە فراکسیۆنە
فراکسیۆنە کوردیەکان هەوڵێوادن کە وەک ئاماژەم پێکرد ئەو کێشانەی کە لە هەرێمی کوردستاندا گوزەرێ کاریگەری نەبێت لەسەر ڕێکریزی کورد لە بەغدا بۆیە شتێکی بە شتێکی ئاساییان زانیوە کە نێنە پەرلەمان و کە کۆبوونەوەی خۆیان بکەن دواتر بەشداری لە دانیشتنەکەی پەرلەمانکەن بەڵام دانیشتنی ئەمڕۆی پەرلەمان دانیشتێکی ئاساییە بۆیە چاوەڕوان نەکرێت ئەندام پەرلەمانە کوردەکان لە سەرجەم فراکسیۆنەکان بەشداری بکەن بەڵام بە ڕێژەیەکی کەم بەڵێ سارە لە ئێستادا دانیشتنەکە دەستی پێ کردووە؟ بەڵێ ئەمێ بڵێم ناوەڕۆکی دانیشتەکەی ئەمڕۆم خشتی کاری کە لە بەردەستی منایە خوێندنەوەی یەکەم و دووەم و دەنگدان بۆ 8 پرۆژە یاساکرێت کە هەر سەرجەم پرۆژە یاساکان پرۆژە یاسای ئاساین و سەرجەم لایەنە سیاسیەکان متتەفقن لەسەری ئەمەوێ بڵێم سارە ئەو پرۆژە یاسانی کە زۆر گرنگ لە پەرلەمان ڕۆژ بەردوای ڕۆژ دو ئاخرێ و هەندێک لە 56 پرۆژە یاسایش کە هین حکوومەتەکانی ڕابردوو هین کابینەکانی پێشووی حکوومەتی عێراقیە سەحب کراوەتەوە لە ئەنجومەنی وەزیرانە بۆیە پەرلەمانی عێراق بۆ پڕکردنەوەی خشتەی کاری یاخود بە پڕکردنەوەی دانیشتەکانی خۆی هەوڵی داوە ئەو پرۆژە یاسانی کە سەرجەم لایەنە سیاسیەکان لەسەری متتەفقن ڕۆژ بە ڕۆژ بەڕێ بکات و خشتەی کاری ئەم ڕۆژ نمونەیەکە لەو پرۆژە یاسا ئاسایانی کە سەرجەم لایەنە سیاسیەکان لەسەری متتەفقن 8 پرۆژە یاسا واتە 8 بڕگەیە و چاوەڕوان نەکرێت ئەمڕۆ پەرلەمانی عێراق خوێندنەوەی یەکەم و دووەم بۆ چەند پرۆژە یاسایەک و دەنگدانیش بۆ چەند پرۆژە یاسایەک بکەوە پێی زانیاریەکانی ئەمڕۆ دانیشتنەکە ئاسایە بێ و سەرجەم لایەنە سیاسیەکان لەسەر ئەم پرۆژە یاسایە متتەفقە بن و بەر لە دەخولەک بەر لە ئێستاش دانیشتنەکە دەستی پێکرد بەڵام تا ئێستا نازانین بە ئامادەبوونی چەند ئەندام پەرلەمانە بەڵام ئەوە بە پێی زانیاریەکانی ئێمە بەستێت بە ئامادەبوونی سەرۆکی پەرلەمان سەلیم جوبوری و بە غیابی جێگری دووەم ئارامی شێخ محەممەد کە ئامادە نیە لە بینای پەرلەمان بەڵێ ئومێد بڕیار ئەمڕۆ لە دانیشتی پەرلەمانی عێراق باس لە بارودۆخی هەرێمی کوردستان بکرێت؟ لە ڕاستیە سارە ئەمە یەکێکە لەو پرسە گرنگانەی کە سەرجەم لایەنە سیاسیەکان لەسەری متتەفقن دەبێت پەرلەمان بە شێوەیەکی فعلی ئەگەرچی لە ماوەی ڕابردوودا سەلیم جوبوری قسەی خۆی کرد لەسەر بارودۆخی هەرێمی کوردستان و ڕایگەیاند کە ماڵی کوردی یاخود سەرکردایەتی کوردی ئەگەر ئارەزووی یەخستنەوەیان هەبێت توان ماڵی خۆیان ڕێک بخەنەوە لە هەرێمی کوردستان بەڵام بە شێوەی فعلی تا ئێستا نە بە شێوەی ڕاستەوخۆ نە بە ناڕاستەوخۆ لایەنە سیاسیەکان تا ئێستا ئامادەنین لەسەر بارودۆخی هەرێمی کوردستان قسە بکەن تەنها ئەوەیە کە لایەنی شیعە و لایەنی سوننیش بە شێوەی ڕاستەوخۆ بەیاننامەیە لە ناو پەرلەمان بڵاو نەکردەوە تەنها هەوڵێکە بۆی کە بارودۆخی هەرێمی کوردستان بۆ پێی کە هەرێمی کوردستان هەرێمێکە لە عێراق و بە مەسئولیاتی خۆشیان نەزانن و چاوەڕوان نەکرێت لە ماوەی ڕابردوودا فراکسیۆنە عەرەبیەکان بە تایبەتی فراکسیۆنی شیعە قسەی جدی هەبێت لەسەر بارودۆخی هەرێمی کوردستان بەڵام ئێمە چاوەڕێکین تاکو بزانین وتەی ئەوان کەی یاخود کەی ئەخوێندرێتەوە و ئەگەر بخوێندرێتشەوە لەم هۆڵەی کە من تێیدا وەستاوم لەم هۆڵەدا هەموو ئەو بڕیارانی کە ئەوانەی دەن لێرەدا دەخوێنرێتەوە بە شێوەی بەیاننامە بەڵێ سار بەڵێ ئومێد محەممەد پەیامنێرمان لە بەغدا لەگەڵمان بووی بۆ وەرگرتنی هەزانیارێکی زیاتر لە گەشتەکانی داهاتوودا